إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بەڕێزانم مسلمانە خۆشەویستەکان، لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو زنجیرە بوومەلەرزەیەی کە بەرناوچەکەمان کەوت ئینزارێکی ئیلاهیە بۆ ئێمەی مسلمان، بۆ ئەوانەی باوەڕیان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی کەوا بینە خۆمانە و پێداچوونەوەیەک بە کردار و گفتارەکانمانە بکەین. ئێمە زۆر لەوە لاوازترین کە بیری لێ ئەەکەینەوە، زۆر لەوە بێدەسڵاتترین کە بیری لێ ئەەکەینەوە، بەرگەی چەند چرکەیەک ناگرین. خوا نەخواستە ئەگەر تۆزێک بوومەلەرزەکە بەهێزتر بوایە یان ماوەکەی درێژتر بوایە، خوا پەنامان بدا هەموو شتێکی لێ تێک ئەداین، هەموو خۆشیەکانی لێ ئەکردین بە ناخۆشی، هەمووی ئەوەی دڵمان پێخۆشە لە دنیاە لێ ئەسەندینەوە. دوێنێک برادەرێکم لە سەردانی ئەو ناوچانەوە هاتبوو کە لە ئێران لە نزیکی خۆمان وەکو سەرپێڵ و ئەو شوێنانە کە بوومەلەرزە لێیدا بوو لەگەڵ خۆمانە هەندێ باسی بۆ ئەگێڕاینەوە. باسەکانی زۆر دڵتەزێن بوو. باسی ئەوەی بۆ کردین کە خەڵکانێک هەبوون پێشا زۆر دەوڵەمەند بوون لە ناوچەکە، ئێستا چادریشیان دەست ناکەوێ بڕۆنە ژێرێەوە. کابرا ئەگەر ماڵەکەشی نەڕۆخا بێتە سەرخۆی و مناڵەکانیە لە دوورەوە تەماشای ماڵەکەی ئەکا ناوێرێ بڕاتە ناوێەوە، ماڵەکەی خۆی لێ بۆتە دوژمن. لەبەرەوەی خەڵکانێک چوونەتە ناو ماڵەوە، ئەو زنجیرە بوومەلەرزەیە کە تا ئێسەش بەردەوامە پێشا بە توندی لێداوە، بەڵام ئێستا بە هێواشیش لێدا خانۆکە ڕمێتە ملیانە. تەنانەت ئەیوت وەڵڵاهی هەیانە خوا ئەگەدارە ناتوانێ بڕاتە ژوورەوە قەمسەڵەکەی دەرکە، چونکە خەڵکێ بووە بۆ سەر ئاو چۆتە ماڵەوە ڕماوەتە ملیە. باسی چەندین چیرۆکی بۆ ئەگێڕامەوە، بەڵام یەکێک لەوانش باسی مامۆسایەک کە مامۆسا مەلا عەبدوڵڵای ناوە، منیش ئاشناییم پێی هەیە، باسی ئەو پیاوە بەڕێزەیە کرد
کە من ئاگام لێیەتی نزیکەی 15 ساڵ زیاترە مناڵی نابێ. ئێستا لەم ئەخیرە خوای گەورە مناڵێکی پیان بەخشیوە 2 مانگانە، خۆی و مناڵەکەی وەفاتیان کردەوە، یعنی بوونەتە ژێر خانۆکەیان و ژنەکەی بەتەنیا دەرچوو. و چەندین چیرۆک و کارەساتی تر کە لە عایلەی وا هەیە تەنها مناڵێ دەرچوو، تەنها پیرێژنێ دەرچووە. یعنی لە ڕاستیە ئەبێ ئینسان بزانێ کە لەم دنیاە خاوەن هیچ نییە، چۆن بەڕەش و بەڕووتی بە پێپێتێتی لەم دنیا هاتوویتەتە ئەم دنیاوە، ڕۆژێک دێ ئاوا جێ ئەتێڵی، ئیتر جاری وا هەیە هۆکارەکەی بۆ مەلەرزەیە، جاری وا هەیە نەخۆشیە، جاری وا هەیە هەر بەڵایەک لە بەڵاکانی ترە. پێویستە ئێمە بینە خۆمانە، پێویستە محاسبەی خۆمان بکەین، نەڵێین ئەمە بەهۆی تاوان و گوناحەوە نییە، بەخوا بەهۆی تاوان و گوناحەوەیە. خوای تەعالا هیچ نیعمەتێک بەسەر قەومێکە ناگۆڕێ ئیلا خۆیان ئەیگۆڕن، خۆیان بەدەستی خۆیان ئەیگۆڕن، بەهۆی کاربەدەستانی زاڵم و ستەمکارەوە کە ئەمان خۆیان دەنگیان پێیان داوە، خۆیان لەبەر مەسلەحەتێکی پارە و پول، لەبەر خاتری دنیایەکی کەم خۆیان هەڵیانیان بژاردووە. ئێستا خۆیان لەژێر زوڵم و ستەمی ئەو کاربەدەستانەیە ئەناڵێنن و بەهۆی ئەوانیشەوە چەندین فەقیر و هەژار تیا ئەچێ، ئەی خوای گەورە چۆن غەزەبی خۆی نابارێنێ. بەهۆی گوناح و بەهۆی گوناحەکانی داوێن و گوناحەکانی زمانەوە خوای تەعالا غەزەبی خۆی ئەنارێ. تەسەور ئەوە مەکەن کەس خەیاڵی بەلای ئەوەیان نەچێ بڵێ ئەی باشە قەیناخ و ئەوروپا کافرن بۆ ئەوان لە خۆشیە ئاژێن. وەڵڵاهی لە خۆشیە ناژێن، وەڵڵاهی لە خۆشیە ناژێن. ئەگەر باسی سەرژمێریەکانی ئەوێ بکرێ کە لە چرکەیەکە چەندین ئافرەت چەندین کچ ئەکرێ بە هەتکەکرێ، چەندین خەڵق ئەکوژرێ، چەندین خەڵق خۆی ئەکوژێ، نەک لەبەر ئەوەی کەوا کەم دەسە بەڵکو لەبەر ئەوەی کەوا لە ژیان بێزارە. ئەوانی ژیانیان زۆر زۆر ناخۆشە، لەگەڵ ئەوەشا کە هێشتا پەیامی پێغەمبەران بە تەواوەتی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بە تایبەت بە تەواوەتی بە ئەوانیش نەگەیشتووە، بۆیە ئەوان لەوانەیە عوزرێکیان هەبێ، لەوانەیە بیانوویەکیان هەبێ لە لای خوا، بەڵام ئێمە پەیامی پێغەمبەران هەفتانە و ڕۆژانە بۆمان ئەخوێنرێتەوە، بۆمان باس ئەکرێ، بۆیە ئێمە هیچ بیانوویەکمان نەماوە. هەرچی بەڵاو موسیبەتێک بەسەر ئێمە و بەسەر ناوچەکەمان و بەسەر مسلمانانە دێ، واللهی هەمووی بەهۆی گوناح و تاوانی خۆمانەوەیە. خوای تەعالا لەو قورئانەی کە هەمومان باوەڕمان پێی هەیە و بە ئەمری ئەو قورئانە هەمومان لەم شوێنە مبارەکە کۆبووینەتەوە، لەم سعاتە مبارەکە، لەم ڕۆژە مبارەکە، بە بانگکردنی ئەو قورئانەیە کە هەمووتان ئێستا لێرن. دەی هەر ئەو قورئانەیە لە سوورەتی شوورایە لە ئایەتی سیە پێمان ئەفەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هر مصيبتك كتوشتان أبي، هر بلاو ناڕەحەتیەک و قات و قڕی و ناخۆشیەک کە تووشتان ئەبێ هەمووی بەهۆی کار و کردارەکانی خۆتانەوەیە. و لەگەڵ ئەوەشا هێشتا خوای گەورە لە زۆرێک لە خراپەکانتان بوراوە. خوای تەعالا لە زۆرێک لە خراپەکاریەکانمان بوراوە. ئەگینا لەگەڵ گشت خراپەیەکا و خوا عقوبەمان بدا، یەک نەفەرمان دەرناچین، تاقمان دەرناچین. هەر کار و کردەوەکانی خۆمانن کە بوونەتە هۆی ئەوەی کەوا ئەو هەموو ناڕەحەتی و ناخۆشیەی کە توشمان ئەبێ ڕۆژانە بەسەرمانە دێ ڕۆژانە
كنايا لشوان بإسراحة بخوين كخمو خفت دائما سردل ماني داقرتوه هموي هو كاري قناح وتاوانا كاني خومان. خواهي تعالى هل القرآن أفرمي ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. أوا فساد خرابكاري لا وشكاني ودريا كان دركوتو أيبين حموي بهو كاري كارو كردوكاني خوتانا ويا بهو كاري قفتاركاني خوتانا ويا ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. خواهي تعالى أواب أيكاته كاريك بومان تاوكو بين خومانا بقرين وبولاي. خواهي تعالى محاسبيك خومان بكين يعني أو خراب كاريي كأيبينين هموي بكر دوكاني خومان دسمان أكويو بي أجين أما هموي بو أويا بين خومانا أجينا خوات خرابتري هي خوات طولي خرابتري هي بلام. خواهي تعالى كم بسر معنا دينيتي تاوكو بير بكينوا. خواهي تعالى لشاريكي وكو أم شاري خومانا للروجيكا چند كسيك أمريني چند كسيك توشي نخوشي أكا چند كسيك مناري أمري چند كسيك خوشويسي ودوستي أمري چند كسيك توشي مصيبتي دلتزين دي تاوكو باقيكي بير كنوا. بلام اگر بير نكنوا وبردوان بنو سركش بن بخواز زورتر مان توشكا مصيبتكان قورتر أبي لسرمان بو أوي زياتر وزياتر بقرينا وبولا إخوائي تعالى. بيغمري خوشوي اسمان صلى الله عليه وسلم لحديثك أفرمي كإمام أحمد يجريته الباني الله حسنه زورك لا إمامي سويتي أفرمي حسنه وزورك لا علماء أفرمن حديثك ورقلاوة أفرمي إن الرجل ليحرم رزق بالذنب يصيبه ولا يرد القدر إلا الدعاء ولا يزيد العمر إلا البر. أفرمي جاري وهي كسيك لإيما خواهي تعالى للرزق محروم يكا بهوي قناحك وكأيكا بهوي قناحك وكأيكا. خواهي تعالى رزقي كمكا رزقي كرت أكا وهيج شتي قدري خوانا قرينتوا إلا دعاء نبي دعاء قدري خوا قرينتوا وتمنش هيج شتي دريجي ناكا إلا چاكا كردن نبي بتاي بد برانبر بدايكو باوكو كسو كاركي خوت. إبراهيمي أدهم كيكيك لبياو صالحان لخواناسان وبياو چاكان بناوي بازاري بسريا رئكا خلقي كو ابنا واللي برسياري لي أكن يكيك لو برسيارانا ألين ما موساقيان. خواهي تعالى لقرآني بيروزا لسورة الروم بغافرة آياتي شصت أفرمي ادعوني أستجيب لكم. إيه والدعاء بكن من ولامتان أدموا قالوا يا أبا إسحاق إن الله تعالى يقول في كتابه ادعوني أستجب لكم فنحن ندعوه منذ دهر فلا يستجاب لنا. فقال إبراهيم يا أهل البصرة ماتت قلوبكم من 10 أشياء عرفتم الله ولم تؤدوا حقه قرأتم كتاب الله ولم تعملوا به ادعيتم حب رسول الله صلى الله عليه وسلم وتركتم سنته ادعيتم عداوة الشيطان ووافقتموه قلتم إن الجنة حق ولم تعملوا لها قلتم إن النار حق فلم تهربوا منها قلتم إن الموت حق ولم تستعدوا له اشتغلتم بعيوب إخوانكم ونسيتم عيوبكم أكلتم نعمة ربكم ولم تشكروها دفنتم موتاكم ولم تعتبروا بهم
فكيف يستجاب لكم وتيان ما مصاي بالرز خوای تعالى لقرآني بيروزا أفرمي ئێوە داوا بکەن من وەڵامتانە دەمەوە ماوەیەکی زۆرە ئێمە دوعاءەکەین وەڵاممان نادرێتەوە هۆکارەکەی چییە فەرمووی خەڵکی بەسرە ئێوە دڵتان مردووە دڵتان جیهازی دڵتان لەگەڵ خوایە شەبەکەی نەماوە پەیوەندی پچڕاوە بەهۆی دەکارەوە کە ئەنجام یەدەن بەهۆی دەکردارەوە کە ئەنجام یەدەن ئەو هەندێکی باسەکایان گرنگەکانی باسەکە مامۆستای بەڕێز ئێوە خواتان ناسی خواتان بۆ باس کراوە بە چاکی خواتان ناسی بەڵام حەقەکانی خواتان پشتگوێ خستووە هەمووتان ئەزانن خوا حەقە هەمووتان ئەزانن خوا حەقە و ناسیوتانە بەڵام حەقەکانی خوا جێبەجێ ناکەن بە جوانی عیبادەتی خوا ناکەن وەکو پێویست بەندایەتی بۆ خوا ناکەن بە پێچەوانەوە هەندێکمان حتا لەوانەیشی کە ئەهلی مزگەوتن واللهی کە نوێژیش ئەکەین بەڵام تەکەبورمان هەیە ئەزانین خوا بەس خوا ئەکبەرە گوێمانیش لێیەتی و لە نوێژەکانیشمانە ئەڵێن الله ئەکبەر بەڵام هەنێکمان هەیە وەکو نەعوذ بالله صفاتەکانی خوا بۆ خۆمان قۆرخەکەین تەکەبور ئەکەین بەسەر خەڵکا و ئەمانەوێ ئەو عالەمە هەمووی ملکەتمان ببێ هەر ئەوانن کە بەرپرسی ئەو خەڵکن مەسئولن بەڵام عالەمیان هەر یەکێ بەپێی ئەو بەرپرسیارەتی کە هەیە خەڵکێکی زۆری کۆیلەی خۆی کردووە خۆ هەر ئەوانن کە نوێژیش ئەکەن هەر ئەوانن کە خۆشیان بە موسڵمان ئەزانن بەڵام تەماشایان کە خەڵکێکی زۆریان کۆیلە کردووە برابەر ڕێزەکانم خوا ئەناسێ بەڵام ئیدعای خوایەتیە کە ئەگەر بەدەمیش نەیەژێتی بەکردەوەکانی وایە خەڵکی وا پێ کردووە خەڵک بەخوای ئەزانن واللهی خەڵک بەخوای ئەزانن خەڵکێکی زۆر هەیە ئەوانە بەخوا ئەزانێ و خۆشتان دیتانە و بیستوتانیشە عرفتم الله ئێوە خواتان ناسی بەڵام ئەوانەتان کە متەکەبیرن کارەکانی خوا ئەنجامەدەن بەسەر خەڵکۆ ئەوانەشتان کە فەقیر و هەژارن هەنێکتان ئەوانیان لێ بۆتە خوا و ئەزانن ئەو بەشەرە بێدەسڵاتە ئەو بەشەرەی کەوا وەکو تۆ نانەخوا وەکو تۆ ئەبێ بڕاتە ئاودەست وەکو تۆ کەلوپەل لە بەرەکە وەکو تۆ ئەبێ خۆی بشوە کابرایەکی بێدەسڵاتە دڵێکی هەیە ئەگەر لە لێدان کەوت ئەمرێ کەسێکی زۆر بێدەسڵاتە نەفەسێکی دەست بنە قوڕگی ئەخنکێ ئەوە لای هەندێک والله وەکو خوای پەرستە وەکو خوا حسابی وا ئەزانن ئەوانە خوان والله ئەهلی مزگەوت ئەوانە بەخوا ئەزانی خوا بەس ئەوە نییە تۆ بزانی کە خوایەکەی و ئەرز و ئاسمانی دروست کردیە کارەکانی خوا ئەدەی بە ئەو ئیشەکانی خوا ئەدەی بە ئەو والله لە حەق و نەحەقە دیفاعی لێەکەی لە حەق و نەحەقە شوێنی ئەکەوی قرأتم كتاب الله ئەوە قورئانەکەیە زۆر بەمان ئەیخوێنینەوە و ئەیبیسین و گوێمان لێیەتی ولم تعملوا به وعملي بيناكن هل أو قرآنية أفرمي جاسوسي مكة إما جاسوسي أكين هل أو قرآنية أفرمي غيبت مكة كيمان هي غيبتنك كيمان هي والله إيسا لم مزقوته درناتشنا درو لا درقاي مزقوتك غيبتي ملاي مزقوتك كان كلا بشتيون يوشكن يعني زورك لأهلي مزقوت من خوان بيام جوم ليبوا جاري وهبوا لمزقوت درناتش وتدروا نيوشم كرده لمزقوتك درناتش وتدروا غيبتي ملاي مزقوتك كردو دسي من يقردو ما موسى والله ملاك كمان أو يعني خويلي أبيت ملائكة ملاي مزقوتك تهوان باركة يترحب حر تهوان باري هيج عذرك ناينته بو ملاي مزقوتك كلا بشتي أو بيانش فرزان يوشك كجمعة وجماعتي لبشتوك يعني هو خواهي يقول لقرآن أفرمي غيبت مكة خواهي تعالى لقرآن أفرمي جاسوسي مكة خواهي تعالى لقرآن أفرمي دزي مكة أفرمي خراب كار مبا أفرمي الرشوة مخو أفرمي باري خلق مخو أفرمي حقي خلق داگير مكة يهر إيمانين براينا يهر إيمانين أي كوابن ديوارا كان أواني حياة من شو حياة ما شو اللي حمود دولة كاني دنيا
باسی بندیوارەکان ئەکرێ هەر حەیامان چووە ئەڵێن بندیوار چییە؟ شتیوایش هەیە. عێراقێک 30 ملیۆنە کەسە مۆزەفەکانی 3 ملیۆن نابێ بە کوردەکەی شێوە، یعنی وا بووە ئیسەی شەلایەزاد 3 ملیۆن نێ، بەڵام تەنها کوردستان 1,200,000 مۆزەفی هەیە. مەسئولی وا هەیە برا بە ڕێزەکانم 200 کەس حیمایەتی و ها لە دەوری مەسئولە بچکەکان تێگەی خۆی لە ڕاستیە 15 کەسیشی نییە، گشتی ناوی خزمەکانی نووسیە و کردێتی ئاید خۆی و ئەوانیش معاشەکە ئەخۆنەوە نیوە و ڕبع المهم بەشدارن لە گوناحەکەی تو دوعا چۆن قبوڵە بێ. و ئیتر ئەم حزبانەش هەر یەکێ لەبەر خاتر ئینتخابات بە کەیفی خۆی خەڵکی کۆ کردوتەکانی نووسیە. ئیتر مهم ئەوەیە گەورە و بووچکمان بەشدارین لە دزیە لە جەردەیە لە ئیتر چۆن خوای گەورە غەزەبمان لێ ناگرێ. ئەم قسانە ئەخەمەوە بیرتان تاوەکو نەڵێن ئێستا زۆربەتان لەوانێ من ئەموت گوناحەکەن بەر لە ئەم قسانە گشتان بتان گوناحی چی برا کەی گوناحمان کردێ؟ چۆن گوناحت نەکردووە؟ ئەگەر یەک دینارێکی خەڵکی تر حەقی تر وە دزیەوە و ناحەقەوە تۆتە گیرفانت حەقی فەقیرێکت خواردووە، ئیتر غەزەبەکەش کە دێ عام دێ. هەر ئەو قورئانەیە کە ئێمە ئەیخوێنینەوە ئاوای ادعيتم حب رسول الله صلى الله عليه وسلم وتركتم سنته. زۆر کەسی دیعای خۆشەویستی پێغەمبەرەکە، بەڵام ئەخلاقی پێغەمبەر لە ئێمە هەیە، سنەتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ئێمە هەیە. بۆ سنەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەر دووسێ شتەوە هەر یەک کەس فێری بووە، ئەی عەفو ئەی لێبوردن ئەی نەرمونیانی ئەی ئەخلاق جوانی ئەی قسە خۆشی لەگەڵ خەڵکە ئەی سەلامکردن لەوەی ئەی ناسی و لەوەی نایناسی ئەی ئەو هەموو سیفەتانەی کە ڕۆژانە لە تەلەڤیزۆن لە ڕادیۆ لە جمعە و جەماعەت باسەکرێ ئێمە چەندێکمان جێبەجێ کردووە. ئەی ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ و هەر لێ بوردەیە. سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سنەتی نوێژ و ڕۆژ و ئەخلاق و ڕەوشت و هەموو شتەکان نەک بڕیەشت یەک دوو شتی هینت زەخت کردوێتەوە باقی سنەتەکانی پێغەمبەر دوورترین کەسی لێیەوە. ئەوەی کە ڕیشێکی داناوە وەکو سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ ئەکا ئەبێ لە هەموو کەسێ دوورتر بێ لە غەیبەتەوە، ئەبێ هەموو کەسێ دوورتر بێ لە بوختیان هەڵبەستنەوە، ئەبێ لە هەموو کەسێ دوورتر بێ لە هەندی ئەخلاقی ناشرینەوە. ئێسەیرەکەی هەتا ڕیشەکەی درێژە بێ ئەخلاقەکانی لەگەڵ ئەخلاقی پێغەمبەرە ناگونجێ هەندێک و هەندێکیش الحەمدولله جێبەجێیەکە، بەڵام کەم من ئەوانەی جێبەجێیەکە. و حتى ئەوانەشی کە دێن لە ڕیزی یەکەمە ئەوەستن ئەبینی زۆربەی جار لە هەموو خەڵکی دوورترن لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە بازاڕیانە لە معاملەیانە لە هەڵس و کەوتیانە لە زۆربەی شتەکان، و حتى تەنانەت مەلای مزگەوتەکانیش. یعنی تەوا ئەگەر بیری لێ بکەیتەوە زۆربەی مەلاکان مامۆسایان زانایان تەوزیع کریانە بەسەر حزبەکانە. لا حول ولا قوة إلا بالله. مەلا و حزب آخر مەلا و حزبیان وتووە ئەی مەلا چۆنە بێ شوێن حزب بکەی هەی دابش بوو ئیتر یعنی وە چاک و خراپمان و تێکەڵ بووین لە گوناحە لە سودەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چوارەم فەرمووی ادعيتم عداوة الشيطان، ئیدعاکەن کشتان ئەڵێن ئێمە شەیتان دوژمنمانە ووافقتموه، والله کارەکان شەیتان لەلای ئێمەوە جێبەجێ بێ. شەیتان هەرچی محاولەی کرد ئەو پەڕی محاولەی کرد ئادەم و حەوا ڕوود کاتەوە بە ڕووتی ڕێ بکەن. دەی سیر کە ئێمڕۆ چەندێ ئیزاع و تەلەڤیزۆن هەیە خەڵک ڕووتەکاتەوە، خەڵک فێری ڕەقسەکە، خەڵک فێری گوناحەکە، خەڵک فێر ئەیوە ئەی شەیتان نییە، ئەی لە ماڵەکانی گشتانە نییە، ئەی لە ماڵەکانی گشتمانە نییە ڕووتیەکان ئەو ڕووتیانەی کەم ماڵ و مناڵی خۆمان، یعنی ئێمە هەر بەدەستی خۆمان ماڵ و مناڵی خۆمان بێ ئەخلاقەکەین بەو تەلەڤیزۆنی کە هێناومانتە لە ماڵەوە، دوای ئەوەش مناڵەکانمان یەک غەڵەتێ بچووک بکەن لیانیش قبوڵ ناکەین. ئێوە کشتی کار شەیتانە. ئەو مامۆسایی کە حەزەکە لە مەکتەبەکەیە کچ و کوڕ تێکەڵ بێ، حەزەکە چی و چی بێ، ئەوە کاری شەیتانەکات. هەر مەسئولی حەزکە خەڵکی فەساد بێ، ئێوە کاری شەیتانە. هەر یەکێ لە ئێمە ئەگەر حەزکە خەڵک بێ ئەخلاق بێ، ئەوە کاری شەیتانە. و هەر کەسێ لە ماڵەوە ئەگەر ژنەکەی خۆی ڕوود کاتەوە کچەکەی خۆی ڕوود کاتەوە نەسیحەتیان نەکە ئامۆژگاریان نەکە، یعنی شەیتانێکی لاڵە. و هەر کچێک و هەر ئافرەتێک خۆی ڕوود کاتەوە یعنی کاری شەیتانی کردووە، ئەیتر کاری شەیتان نییە. قلتم إن الجنة حق، وتان بەهەشت حەقە،
بەهشت حەقە خۆ بێکاری بۆ بکەی فلم تعملوا لها کارتان بۆی نەکرد ئێشن حەقە بەڵام باوەڕ بکە زۆربەی لە سەتانەوەتی مسلمانان عمل بۆ بەهشت ناکەن قلتم إن النار حق وتان ئاگری جهنم حەقە بەڵام زۆربەتان فلم تهربوا منها زۆربەتان لێیتان لە جەهەنم ڕاناکەن هەموو کارەکانتان جەهەنمین قلتم إن الموت حق ئەڵێن مردن حەقە بەڵام چەندێک خۆمانمان ئامادە کردو بە مردن ئێستا کی ئامادەیە لێرە بڵێ من والله ئامادەم نەک بەزوە دەم بڵێ ئامادەم ئێستا لێرە گیانم بکێشرێ ئامادەم بۆ یعنی لە ناو مزگەوتە لە ڕۆژی جمعە گیان ناکێشرێ هەفتەی پێشوو بوو لە کفریا لە مزگەوتی حاجی فەتەح کۆسە لەوێ کابرایە کە خاتی نوێژە ڕسمەکەی گیراوە من لای خۆم بڵاوم کردوتۆ لە پەیجەکەی خۆم کابرا نوێژەکانی تەواوەکە هەر بەسەر کورسیەکەەوە ڕێک ملی لارە بێتەوە وەفاتەکە زۆربەتان چوونە بۆ تەعزیەکەی بۆ کەس هەیە بتوانێت ئایا ئامادەی تۆ ئەوە تو بیت مەڵێ من گەنجم جارێکان ماومە گەنج پیر هەموومان معەڕەزین لە لەحەزاتێکا بمرین و گەنجەکانیش زۆرتر معەڕەزن ئامادەی چەنی ئامادەی بەڕاست ئەوە معنای ئەگەر ئامادە بووی معنایە باوەڕت وایە مردن حەقە بەس ئەگەر ئامادە نەبی معنایە درۆکەی معنایە لەگەڵ خوایە ڕاست ناکەی واشتغلتم مەسی ئەم نەکبەتیانەکە واشتغلتم بعيوب إخوانكم ونبذتم عيوبكم کێ هەیە لە ئێمە دەست نەکا بە ڕەخنەگرتن لە ڕۆژێکە 1000 ڕەخنە نەگرێ کێ هەیە لە چاوی براکەیە گەردیلە نەبینێ لە چاوی بسڵمانە برا خەڵک ئەم پیاوە فەرمێ ئیخوانیکم یعنی خەڵک خۆ ناژە برایی لا دایک و باوکی لە چاوی خەڵکە کێ هەیە گەردیلە نەبینێ هەموومان بچووکترین عیب ئەبینین بەس ئایا لە خۆمە تەڵاشەداری ئەوە نا لە ناو چاومە نایبینین هەر باسیشی ناکەین پینەیەکی بچوو بەگیانە کەلپەلەکەی مقابلمان و ئەبینین مەبەستم پینە نمونەیە مە ئەبێت تێ بگەن پینەیەکی بچووک ئەبینین بەڵام خۆمان لایە لە کراسەکەمان دڕیا ئاگامان لێی نییە خۆمان و ماڵ و مناڵمان پڕین لە عیب مەشغوڵی عیبی خەڵکین باسی عیبی خەڵکەکەین و ناویشیان تێرین ئەگەر ناوی نێری ئێستا بڵێ کاکە خەڵک عیبدارە خەڵک نوقسانە خەڵک چییە ئەمە مانع نییە بۆ ئەوەی نەسیحەتی خۆت و خەڵکیش بکەی بەس کە ناوت هاورد ئەوە نەکبەتیەکەی کە تۆ ناوی ئەهێنی فلانە کەس وای کرد فلانە کەس ئاوای کرد کاکە بۆ وا ئەکەی ئەگەر حتا تۆ ناسحی و ئەتەوێت مەبەست ئەوەیە چاک بێ ئەی بڕۆ بۆ لای خۆی ئەی بڕۆ بۆ لای خۆی برادر وایە دێتە لای من ئەڵێ مامۆستا وەڵا دەرچوونە زەلامێک گوتێتی بەخوا باسێکی من ئەکا یعنی ئیتر بە حەق و ناحەق بە حەق و ناحەق باسێکی من جار وایەکێک ئەیهێنێ ئەڵێ پێم وتووە ئەی باشە ئەگەر ئازایی ئەگەر ڕاستەکەی ئەی ئەوە خۆی ئەوە تا لە منبەرەکەی بێ بۆ لای خۆی بەس تۆ درۆکەی ئەتەوێت سومعەتی بشکێنی ئەتەوێت کەمی کەیتەوە بۆ عام من ئەمە ئەوەکو نمونەیەکەی تێرم وایە بۆ عام وای نێمە مشغوڵی عیبی خەڵکی ترین عیبی خۆمانمان لەبیر چۆتەوە طبعا ئەمە هەمووی ئێستا بۆ نمونە ئەمە بی بە ئاستی حزب ئەم حزبەکە ێژە فلان وای کرد فلان وای کرد واللهی درۆکە خۆی لەو خراوتر ئەویش و ئەو ێژە وای کرد گشتیان خراپ گشتیان ئەمەی وەسەرمانە هات ئەوان وەسەرمانە نەهاو یە گشتیشی ئەم لۆمەی ئەوەکە ئەو لۆمەی ئەوەکە نازانم يعني هتاكي وازنايرين أفرمي أكلتم نعمة ربكم شو رشتو نعمتي إخوة أخوي بنعمتي إخوة أجي بلام شكري كي تخوى خوي تعالى داوما لي أكا في غمرك داوما لي أكا أجرنانيك من خوان أولا كي بسم الله وكين آخرك الحمد لله وكين شكري إخوة وكين لسري شنك مالك كلفلك كهالة برتا سيارك كهالة جيرتا خانوكت كهيتا نعمتي إخوة كأخوة أم جارت توي وبلرزل لنا ولدا بيستان شو أو لحظات شون حد بياو مهم كان شون ترسيان أواني وأخوان وهنا زانن شون راينا كل ما الدرا شون درو أي باشا قينا دعاء وشكر إخوات كرت كإخوات تعالى أم جار يعني توي نسن لو رجوع عبادتك باجبو لو رجوع زياتر ذكرت كرت لو رجوع زياتر خواناسيت كرت لو رجوع تدم طفل كرت غيبة خلقنا كي قصبة خلقنا كي بختيان بو خلقنا بسي خليكي خوات بيو تشاكردني عود الله بيو تشكا بيك أولا تاني أو سنبتاي ورا تشاكيكي بلان برد دا وكيف يخوي قناح رواتنا يو دفنتم موتاكم أملك اشتي خرابتر مردوكانتان أن يجن ولم تعتبروا بهم
ئەو مردووانە طبعا ئەوە ئیتر مردن هەموو شتێکە ئیتر کۆتایی بە هەموو شتێک دێنێ مردووەکان ئەبەینە سەر قەبرستان هەر لەوێ مۆبایلەوە دەستۆ خەریکی قسەکردنی نامە ئەنێری خەریکی فەیسبووکی لەبان قەورسان خەریکی والله هەیە لەوێ خەریکی دڵداریە هەیە لەوێ خەریک ناموس خەڵکە هەیە لەوێ خەریک فەسادە لەبان قەورسان وەساوە خەریک فەسادە والله خەڵکیان گردە لە ناو قەورسانە خەریک گوناحکردن بووە خەڵک چەند ترسی نییە لە مردن حەقە ئێمە بە مردنێک بەهەژەین ئەو کەسەی ئیمانی هەبێ یەک کەسێک لە گەڕەکەیە بمرێت تا 6 مانگ ئەهەژێ خوایە بۆ خاتر ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدەیت ئیمانمان سەلامەت کەی لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگری یا ڕەبی خوایە بە تاوانەکانی خۆمان لەگەڵمانە نەیکەی یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی لەو کەسانە بین کە ئاگامان لە خۆمان ئەبێ یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە هەر ئاەتێک هەر حەدیثێک ئەبیسین عەمەلی پێ بکەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئێمە ئەڵێن پێغەمبەرمان خۆشەوێ لەوانە بین بەڕاستی خۆشیانەوێ شوێنی سونەتەکانی بکەون یا ڕەبی خوایە لەوانە بین کە شەیطان بە دوژمنی خۆمان ئەزانین یا ڕەبی خوایە لە ئەهلی بەهەشت بین خوایە لە ئاگری جەهەنەم بە دوورمان بگری یا رب العالمین خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین خوایە یا ربی خوایە ئیصلاحی حاڵمان بکەی یا ربی خوایە لەوانە بین کە شکری نیعمەتەکان تەکەن یا رب العالمین یا ربی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی ئەوانەمان کە داوای دوعای خێریان لێکردین یا ربی خوایە ڕەحمیان پێ بکەی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ربی ڕەحم بەوانە بکەی کە لیان قەوماوە یا ربی ڕەحم بە لێ قەوماوەکان بکەی یا ربی خوایە شیفای نەخۆش شیفای ئەوانە بەی کازامار بوون لە مصیبەتە بەسەرمانە هات یا ربی خوایە ئەوانەشی کە وەفاتیان کرد بە شەهید قبوڵیان بکەی یا رب العالمین آمین